سڵاوم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. ئەمڕۆ پێنجشەمبە 16 سەرماوەزی 1402 هەتاوی لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتاش سەردێڕەی گرنگترین هەوڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی چلەی ماتەمینی ئارمیتا گەراوەند لە تاران، ناڕەزایەتی کرێکارانی ئاوەڕۆی ئەهواز، هەبوونی 5 ملیۆن کرێکاری ژێرزەوینی لە ئێران، لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی بێهدەشت، ناڕوونی چارەنووسی زەهرا سەعیدیانجوو لە گرتوخانەی ڕژیم، کاردانەوەی مادەی 99 مەنشوری جیهانی نەتەوەی گرتووەکان لەسەر بابەتی غەزە و درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەوتی غەزە و قوربانی بوونی دەیان. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی چلەی ماتەمینی ئارمیتا گەراوەند لە تاران. ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەزی 1402 مەراسمی چلەی ماتەمینی ئارمیتا گەراوەند لە ژێرگوشاری هێزەکانی حکوومەت و بە بەشداری بنەماڵە و کۆمەڵە کەسوکاری لە تاران بەڕێوەچوو. بەپێی راپۆرتەکان ناوەندە ئەمنیەتیەکان گۆڕستانیان گەمارۆداوە و فیلمیان لە خەڵک گرتووە. هەروەها چەند کەس لەو مەراسمەدا دەست بەسەر کراون کە ناسناوی یەکێکیان بریتە لە ئاریانا ئەکبەری، جێگەی ئاماژەیە کە ئارمیتا گەراوەند قوتابی تەمەن 16 ساڵی خەڵکی کرماشان و دانیشتووی تاران بوو کە ڕۆژی 9 ڕەزبەری 1402 لە هێرشی حیجاببانەکانی ڕژیم لە مترۆی تاران چوە کۆماوە و پاشماوەیەک بەستەری بوون گیانی لەدەستە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی دووشەممە 13 سەرماوەز کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی ئومید یەزدانی تەمەن 23 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار کرا. بەپێی زانیاریەکان شەوی دووشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری بانە کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئاکامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی ئومید یەزدانی تەمەن 23 ساڵ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. کوژران و برینداربوونی دوو کەس لە ڕووداوی هاتوچۆی جادەی دێولان. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 15 مانگی سەرماوەز بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە جادەی نێوان دێولان بۆ بڵوان ئاوە هەوڵاتیە گیانی لەدەستا و کەسێکی دیکەش بریندار بوو. بەپێی ڕاپۆرتا ڕووداوەکە لە نێوان دوو ئۆتۆمۆبیلی سەواری پراید و دێنا ڕوویداوە و شۆفیری پرایدەکە دەست بە جێگیانی لەدەستاوە و شۆفیری ئۆتۆمۆبیلەکەی دیکەش باری تەندروستی ناجێگیرە و لە نەخۆشخانەی کەوسەری سنا لە ژێر چاودێری وردایە. ناڕەزایەتی کرێکارانی ئاوەڕۆی ئەهواز. ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەز کرێکارانی ڕێکخراوی ئاوەڕۆی ئەهواز لە ئاستۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی زانیاریەکان کرێکارانی ئەو ڕێکخراوە دەوڵەتیە بە شێوەی قەراردادی و سەر بە شرکەتێکی پەیمانکاری کار دەکەن. بەوتەی کرێکاران زۆربیان لانی کەمی حەقدەست وەردەگرن و ناتوانن پێداویستیەکانی ژیانیان پێدابین بکەن. هەروەها خاوەنکار هەر مانگ بەشێک لە حەقدەستەکانیان پێنادات و هێندێک لە کرێکاران مانگانە تەنیا 1 بۆ 3 ملیۆن تمەنیان وەرگرتووە کە ئەویش چەند مانگ دواخراوە. درێژەی مانگرتنی بازاڕیان لە بەندەرگەناوە. ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەز بازاڕیانی بەندەرگەناوە بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی و درێژەیان بە مانگرتندا. بازاڕیانی بەندەرگەناوە خوازیاری هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵات بۆ قەدەغەی هاوردەکردنی کاڵا لە ڕێگەی لەنج و تەرخیسی ئەو کەلوپەلانە بوون کە پێشتر هاوردەیان کردووە و ئێستا ئیدارەی گومرگ دەستی بەسەرداگرتووە. بازاڕیانی ناڕازی هۆشداریاندا بەرپرسانی ڕژیم کە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە لەگەڵ بنەماڵەکانیان لە بەردەم فەرمانداری خۆپیشاندان دەکەن. کوژران و برینداربوونی 3 هاوڵاتی بەلوچ لەلایەن حکوومەتەوە. ڕۆژی چوارشەممە 15 مانگی سەرماوەز هێزە لیباس شەخسیەکانی ڕژیم سوخبەرێکیان لە ناوچەی کەلەگانی بەلوچستاندا بەردەستڕێژی گولە و کوشتیان. لەلایەکی دیکەوە باوکو و کوڕێک لە شارستانی سەراوان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەی تەلاتیەکانی کۆماری ئیسلامی کوژرا و بریندار بوون. بەپێی راپۆرتی چالاکانی بەلوچ
نیوەڕۆی چوارشەممە ئۆتۆمۆبیلی دوو شارۆمەندی بەلوچ کە باوکو و کوڕ بوون بە ناوەکانی یاسین ڕێگی تەمەن 26 ساڵ و محەممەد لەلایەن باششخصیەکانی ڕژیمەوە بەبێ ئاگادارکردنەوە دراوەتە بەردەست ڕێژی گولە و کوڕەکە دەست بەجێگیانی لەدەستاوە و باوکەکەش ڕفێنراوە هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. لەلایەکی دیکەوە هێزەکانی ڕژیم لە شارستانی سەراوان سوخبەرێکی ماتۆر سوار بە ناوی مێهدی دۆرزادە تەمەن 32 ساڵیان داوەتە بەردەست ڕێژی گولە و کوشتیان. هەبوونی 5 ملیۆن کرێکاری ژێرزەمینی لە ئێران. فتحوڵڵا بەیاد سەرۆکی یەکێتی کرێکارانی قراردادی و پەیمانی ئێران ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەس ڕایگەیاند بەلانی کەم 5 ملیۆن کرێکاری ژێرزەمینیمان لە ئێران هەیە کە هیچ ناوەندێکی دەوڵەتی چاودێریان ناکات و لە هەموو مافێک بێبەشن. بە وتەیە و بەرپرسەی ڕەشیم زیاتر لە 5 ملیۆن کرێکاری ژێرزەمینی لە کارگە ژێرزەمینیەکان بەبێ چاودێری کار دەکەن. خاوەنکار قەراردادی لەگەڵیاندا واژۆ نەکردووە و حەقی سەنەوات و بیمە و مەزایەکانی دیکە وەرناگرن. ئەو کرێکارانە بەهۆی هەژاری ڕوو لەو کارە نایاساییە دەکەن و بە هەموو شێوەیەک سوی سفادەیان لێ دەکرێت. ئەعدامی بەندکراوێک لە زیندانی دێهدەشت. بەیانی ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەس حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی زەبیحوڵڵا ئەرجومەند تەمەن 35 ساڵ لە زیندانی دێهدەشت لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان زەبیحوڵڵا ئەرجومەند پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێدام مەحکوم کرا. ناوبراو ڕۆژی دووشەممە 13 سەرماوەس بە مەبەستی جێبەجێکرانی حکومەکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی و بەیانی چوارشەممە حکومەکەی جێبەجێکرا. لە هەواڵێکی دیکەدا دادگای ئینقلابی کەرەج سزای ئێعدامی بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی پەروەندەی مەشروباتی ئەلکۆلی ئەو شارەدا سەپاند. ناڕوونی چارەنووسی زەهرا سەعیدیانجوو لە گرتوخانەی ڕژیم. چارەنووسی زەهرا سەعیدیانجوو خوشکی هەمیشە زیندوو میلاد سەعیدیانجوو لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری ئیزا وێڕای تێپەڕبوونی 22 ڕۆژ بەسەر کاتی بەندکرانیدا بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی راپۆرتەکان پارێزەری زەهرا سەعیدیانجوو وەسیقەی بۆ ئازادی ئەو چالاکە مەدەنیە داناوە بەڵام ناوەندە ئەمنیەتیەکان دژایەتیان لەگەڵ ئازادکردنی کردووە. ئێستا 22 ڕۆژە زەهرا بە تاوانی دادخوازی لە گرتوخانەی ئیدارەی ئیتلاعاتدایە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. درێژەی مانگرتنی کرێکارانی ئیتحادیەی فلز لە وڵاتی سوئێد. کرێکارانی ئیتحادیەی فلز لە وڵاتی سوئێد بۆ بەستنی قەراردادی بینی ساحبکار و کرێکاران نزیک مانگێکە لە مانگرتندا. کرێکارانی ئیتحادیەی فلز لە وڵاتی سوئێد کە لە بەشی سرویس و نوێژنکردنەوە و تەعمیری ئۆتۆمۆبیلی تێسلا لە وڵاتی سوئێد دەستیاندا بۆ مانگرتن بەردەوامن لە مانگرتنی خۆیان و ئەم مانگرتنە چ لە ئاستی وڵاتی سوئێد چە لە وڵاتانی تری ئوروپا پشتیوانی زۆری بەلای خۆیەوە ڕاکێشاوە. ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم هەواڵە داوامان لە بەڕێز کاگ مەحیا ئیرەجی کردووە کە زانیاریمان زیاتر لەسەر ئەم هەواڵە پێبدا. ئەم کاتت باش هاوڕێ مەحیا زۆر سپاس بۆ بەشداریتان. ئەگەر دەکرێت پێمان بڵێن ئایا مانگرتنی کرێکارانی ئیتحادیەی فلز کە لە شەریکەی تەسلا کار ئەکەن هێشتاش هەر لە مانگرتندان؟ بڵێ هەروە پێشتر ئاماژەمان پێکرد ئەوە نزیکی مانگێکە ئێستا مانگرتنی کرێکارانی بەشی سرویس و ڕاگواستنی تێسلا لە سوئێد دەستی پێکردووە. ئەم مانگرتنە درێژەی هەیە و لە خودی وڵاتی سوئێد ئیدارەی پۆست ڕایگەیاندووە کە ئەو پلاکی ماشینانەی کە مربوطن بە تێسلا ناینێرێت بۆ ئەوەی کە بێوێ هاوپشتی بکات لەگەڵ کرێکارانی بەشی فلزی اتحادیەی کاریگەری کە یانەوێ قەراردادیان ببێت لەگەڵ ساحبکار. بەڵێ بەو جۆرە لە هەواڵەکاندا هاتووە کرێکارانی وڵاتانی تری ئوروپا لە کرێکارانی سوئێد پشتیوانیان کردووە. لەم بابەتەوە چ زانیاریەکەت هەیە فەرموومان؟ بڵێ لە جوابی و پرسیارەتانە بڵم کە هەروە پێشتریش ئاماژەمان پێکرد وتمان کە ئەمە هەوڵێک ئەماتوانێت یارمەتی بدات کە
ئەم ناڕەزایەتیانە و ئەم قەراردادە یاسە مەسەلەی قەراردادی بینی ساحبکار و کرێکار بۆ کرێکارانی بەشی ماشینسازی تەسلا لە ئەوروپا تەشە نەبسێنێت. ئێستا مەسەن لە وڵاتی ئاڵمان اتحادیە کاریگەری CF کە اتحادیەکی گەورەیە 11,000 ئەندامی هەیە، ئەوانە پشتیوانی خۆیانیان لە کرێکارانی تەسلای سوێد ڕاگەاندووە. لە دانمارک کەروەتر لە دانمارک ڕاگەاندووە کە بەشی ڕاگواستن ئەوان ئەو ماشینانەی کە ئەبێ لە دانمارکەوە بچێتە وڵاتی سوێد یا لە بەندەرگاکانیان یا لە تەریخی ڕێگەی عەرزەوە ڕای ناگوێزن بۆ پشتیوانیکردن لە کرێکاران. ئەوڕۆ ئاگدار بووین کە وڵاتی نۆروێژیش هەروەتر کرێکارانی بەشی اتحادیەی فلز لە وڵاتی نۆروێژیش پشتیوانیان کردووە لەو ئێعتسابە تاالعانە ساحبکاران جوابێکیان نەداوەتەوە. بەڵێ ساحبکارەکە جوابی بۆ ئەممانگرتنە چی بووە، چ کاردانەوەیکی بۆ تا ئێستا؟ بڵێ ساحبکاری تێسلا تەبعەن هەروەک پێشتر ئاماژەمان بۆ کرد خودی ئۆتۆمبیلی تەسلا لە وڵاتی ئوروپا بەرهەم دێت، بەڵام کە ئەینێرێ بۆ وڵاتانی دنیا بەشی سەرویسی هەیە، بەشی ڕاگواستنی هەیە، خەدەماتێکی لەو بابەتەیەوە هەیە. ئەبێ بۆ خۆی تەسلا لە ئاستی ئەمریکا بیسەلمێنێت کە ئەمان ئەم قەراردادە ببەسن، چونکی ئەوە زۆر گرانتەواوە بێ بۆ ساحبکار لە سەر حاجێکۆ گرانتەواوە بێ، ناتوانێت زۆر بەڕاحەت کرێکاران لە کار دەربکە، ئەبێ قەراردادیان ببێ، مەسەلەی حقوقەکانیانە بێ بەرمەبنای و قەراردادە ببێ کە اتحادیای کارگەری ساڵیانە لەگەڵ ساحبکاری بەستن. قوانینی زۆری هەیە، قوانینی خەدەماتی هەیە، بیمە بێکاری هەیە، مەسەلەی نەخۆشبوون و نەخۆشکەوتن هەیە. هەموو ئەوانە لە چوارچێوەی ئەو قەراردادانە ئەسەلمێندرێت، بۆیە ئەوان نانەوێ بچینە پای ئەم جۆرە قەراردادە تا ئەو زێگەی کە ڕئیسی تەسلا ڕایگەاندووە ئەوەی پێشۆخی بۆ، چونکی ئەم کولتورێکی زیاتر ئوروپاییە کە اتحادیای کارگەری هەیە و قەرارداد دەبەستن لەگەڵ ساحبکارە. لە ئەمریکا تۆزێک ئەمە کەمترە و ئەو تاالعانە هێشتانەیان توانیان هێشتۆ بچنە پای ئەم مەسەلەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هاوڕێ مەحیا ئیرەجی بەشداریتان لەم بابەتەدا کرد و زانیاری زیاترتان لەسەر ئەم هەواڵە پێداین. زۆر سپاس. زۆر سپاس. کۆبوونەوەی کرێکارانی یەکێتیە کرێکاریە سەنعەتیەکان لە یونان. ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەست کرێکارانی ئەندامی یەکێتیە کرێکاریە سەنعەتیەکانی یونان لە ناڕەزایەتی بە کەمی حەقدەست لە بەردەم وەزارەتی ئابووری و دارایی ئەو وڵاتە کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی ڕێژەی هەڵاوسان دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و ئەمنیەتی پیشەی بوون. بە پێی زانیاریەکان سەدان کرێکار لە مەیدانی سینتاگمای لە پایتەختی یونان و لە بەردەم وەزارەتی ئابووری خۆپیشاندانیان کردووە و بڕیارە چالاکیەکەیان چەند ڕۆژ بەردەوام بێت. کاردانەوەی مادەی 92 مەنشوری جیهانی نەتەوەیەگرتووەکان لەسەر بابەتی غەزە. ئانتۆنیۆ گوترێش دەبیری کولی نەتەوەیەگرتووەکان ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەست لە هەوڵێکی کەموێنەدا بە کەڵک وەرگرتن لە اختیاراتی خۆی مادەی 92 مەنشوری جیهانی نەتەوەیەگرتووەکانی چالاک کردەوە. دەبیری کولی نەتەوەیەگرتووەکان لە نامەیەکدا کە بۆ سەرۆکی شۆڕای ئەمنیەت نردوویە ڕایگەیاندووە کە ڕێگە لە ڕوودانی کارەساتێکی مرۆیی بگرن، بە زووترین کات ئاگربەست ڕابگەێنن چونکە بارودۆخی غەزە ڕوو لە داڕمانە. مادەی 92 نەتەوەیەگرتووەکان لە مێژوودا تەنیا 9 جار کەڵکی لێوەرگیراوە و ڕێگە بە دەبیرکولی ئەو ڕێکخراوادات کە هەر کات ئەمنیەتی و ئاشتی جیهانی کەوتە مەترسیەوە ئەو مادەیە کارا بکاتەوە. دوا هەواڵمان سەبارەتە بە درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە و قوربانی بوونی دەیان کەس. ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەست ئەرتەشی ئیسرائیل هێرشێکی بەرفراوانی کردە سەر خان یونس، جەبالیا و چەند ناوچەی دیکە و بەدەیان فلستینی لە ئاکامی هێرشەکاندا بوونەتە قوربانی. بە پێی راپۆرتەکان ئەرتەشی ئیسرائیل لە یەکێک لە تونەلەکانی حەماس 5 فەرماندەی ئەو گروپەی گشتووە و ئاوی دەریایی بەرداوەتەوە نێو تونەلەکانەوە بەبێ ئەوەی بیر لە
سوێربوونی سەرچاوە ئاویەکانی غەزە بکات. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ تەنیا لە یەک هێرشدا بۆ سەر خان یونس 22 کەس کە زۆربیان ژن و منداڵبوون گیانیان لەدەستاوە بەدەیان کەسی دیکە شپریندار بوون. وەزارەتی بێداشتی غەزە ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند کە ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە سنووری 16,000 تێپەڕاندووە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی